لە چوارچێوەی زنجیرە کارە خێرخوازیەکانی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان، دەستگای خێرخوازی بەخشین لە دابەشکردنی سەبەتەی خۆراک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامە و 350 سەبەتەی خۆراکی لە هەڵەبجە و سۆران دابەش کرد. نووسینگەی پارێزگای هەڵەبجەی دەستگای بەخشین 200 سەبەتە خۆراکی بەسەر خێزانە کەم دەرامەتەکاندا لە شارەکە دابەش کرد و ئەو خێزانانەی کە هاوکاری کراون دەڵێن بەخشین سەرچاوەی هاوکاری و ئومێدی خەڵکی هەژارە. کۆمەڵی پرۆژەمان ڕاگەیاندووە ئەوکو بەخشین دەستگای خێرخوازی بەخشین لە ئەتوانم بڵێم سەرەتایی هەموو پرۆژەکانمان ئەوەی کە زۆر گرنگ بێت لە ئێستادا لە ڕەمەزانە سەبەتەی خۆراکە. ئێستا دەستمان پێ کردووە سواز بەخوا لە سەر تاسەری کوردستان لە قۆناغی یەکەمان 6,000 سەبەتەمان ڕاگەیاندووە دەستگا. ئەمڕۆ لە هەڵەبجە ئێمە نزیکەی 200 سەبەتە دابەشەکەین بەسەر هەژارانە. ئێمەش وەکو قۆناغی یەکەم و بەشی یەکەم ئینشاڵڵا لە داهاتوو تا لە ناوەڕاستی ڕەمەزانیشە کار و چالاکی تری تایبەتی خۆمانمانە بێت ئینشاڵڵا. بەخێر بێن بەسەکردنەوەکەمان بەڕاستی دەستگای بەخشین بەڕاستی جێ متمانن هیوادارم هەموو کەسێ ئەگەر خێرێ سەداقەیەکی ببەخشێ بە دەستگای بەخشین بەڕاستی وەک ئامانەتی ئەدەن بە ئەو کەسانی کە شیاون بیاندەنێ زۆر جێ متمانن جێ دەستخۆشین بەڕاستی ئەو سەبەتە خۆراکە ئیدەن بە فەقیر و هەژار بە کەم دەرامەتان عنی جێ خۆیەک بۆ مانگی ڕەمەزان هەچەند سات شتیان گران کردووە و معاش نەماوە و بژەوی خەڵک باش نییە بەڕاستی لەم کاتا زۆر باشە بۆ بژەوی ژانی خەڵک. هاوکات نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین 150 سەبەتەی خۆراکی بەسەر خێزانە کەم دەرامەتەکاندا دابەش کرد کە بە هاوکاری خێرخوازان ئامادە کرابوون. بسم الله الرحمن الرحیم. ئمڕۆ لە بارگای مەڵبەند بە هاوکاری خەڵکی خێرخواز و خواپێدا و توانیمان وەکو دەستگای خێرخوازی بەخشین و بە هەماهەنگی لەگەڵ ئۆفیسی هەولێر 150 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەم دەبەرە دابەش بکەین کە خۆی لە سۆران و ڕەواندوز و چۆمان و سیدەکان دەگرێتەوە. لێرەوە سوپاسی خێرخوازانەکەین و دەستخۆشیان لێەکەین خی گەورە پاداشتیاندا کە هاوکارمانن بۆ وە دەستبارگری باشن بۆی بتوانین هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خەڵکی هەژار بکەین و هەم لەو سەکۆیە دووبارە داوا لەو خێرخوازانەکەین لە خوا پێداوانەکەین کە هاوکارمان بۆی بتوانین زیاتر دەستبارگری باش بین بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت کە لەم قەیرانە سەختەی کە حکوومەتی هەرێم بۆی دروستکردوون لە پێنەدانی موچە و قڕسکردنی باری سەرشانی خەڵکی لە گرانکردنی کارەبا و زەریبە و هەموو نرخی بازار و هەموو شتومەک بەڵکو بتوانین هەندێک لە مەعانات و لەم ناڕحەتیانە لەسەر شانی خەڵکی کەم بکەینەوە. خی گەورە پاداشتی ئەم خێرخوازانە بداتەوە و دووبارە و سێبارە سوپاسیانەکەین دەستخۆشیان لێەکەین و هیوادارین کە نمونیان زۆر بێ ئینشاءڵڵا. دەستگای خێرخوازی بەخشین بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوام دەبێت لە گەیاندنی کۆمەک و هاوکاری لە خۆراک و جلوبەرگ و پارە بە خێزانە کەم دەرامەتەکان. هەر بۆیە داوا لە خێرخوازان دەکات کە پاڵپشتی زیاتری دەستگاکە بکەن تا بتوانێت هاوکاری بگەێنێتە ژمارەیەکی زیاتری خەڵک.